إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. سڵاوی خوای گەورەتان لێبێ، میوانانی ماڵی خوا، السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکارین لە پەروەردگار بەخاتر ناوە جوانەکانی بەخاتر ئیسمی عەظەمی خۆی لە گوناح و تاوانی هەموو لایەکمان خۆش ببێ و ژیانمان باشتر و چاکتر بکە ئینشاءالله و خۆی بێتە هانامانەوە و ڕەحم لە مردووەکانمان بکە و شفای نەخۆشەکانمان بدا، اللهم ئامین. ئازیزان و خۆشەویستان، ساڵی هیجریە، ساڵێکی تازە، ساڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ساڵی ئاینی ئیسلامی پیرۆز. ئینسانی ئیماندار و موسڵمان بە تایبەتی ئەبێ ساڵانە لەگەڵ هیجرەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم لەگەڵ ساڵی هیجری تازەدا ئەبێ دەرسەکان نوێ کاتەوە، بەیعەت داتەوە کە ئیسفادە و سوود وەرگرێ لەو هیجرەتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەمڕۆ لە خزمەتی جەنابتانە ئێمە دەرسێک لەو دەرسانە وەرەگرین بۆ ظروف و کات و ژیانی خۆمان ئەمڕۆ کە لە هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگە تەماشاکەین لەگەڵما بگەڕێینەوە بۆ ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، پێغەمبەری نازدار ژیانی هەمووی تەماشاکەی پێش ئەوەی پێغەمبەرایەتیش بێ، ئەم مرۆڤە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ژیانی هەمووی جیاوازتر بووە لەگەڵ مرۆڤەکانی تردا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەلەوەی پەیامی بۆ بێت، یەکێ لەوانەی کە لە ناو مەکەدا بانیان لێ دەکرد پێیان دەوت سادق الەمین، واتە ئەم کوڕە لاوە دەستی زۆر پاکە، ئەم کوڕە لاوە دەستی زۆر پاکە، هەر ئەمانەتێک لای دای بنەی قەت زایع ناچێت. تەنانەت دوژمنەکانی ئاهاتن ئەمانەتیان لای پێغەمبەر دانا صلی الله علیه وسلم، دژایەتیانە کرد، لە دوایەوە بووە پێغەمبەر دژایەتیانە کرد، هەتا ئەو دەقەیشی کە کۆبوونەوە هەموو کافران، هەموو قوڕەیش، هەموو هۆزەکان بە یەک دەنگ، بە یەک ڕەنگ، بە یەک دەست بۆ ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تیرۆرکەن و لە ناوی بن، هەموویان بە یەکەوە کات و ساتێکیان دانا. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەرچی ئەمانەتی ئەوان هەیە لای پێغەمبەرە صلی الله علیه وسلم، پێغەمبەری خوا ئەو ئەمانەتەی کە لە دەستیایەتی ئەیداتەوە خاوەنەکەی بە جوانی. ئەو شەوەی کەوا وەحی بۆ تێ پێغەمبەری خوا لەگەڵ ئەبوو بەکرا هیجرەتەکا و جبریل پێی دەڵێ ئەم شەو دێن و ئەبێتەوە دەرچیت، لەگەڵەوەدا عەلی گەنجێکە و لاوێکە، ئەو گەنجە دڵگەرمانەی لە دەوری پێغەمبەر بوون صلی الله علیه وسلم، وتی ئەبێ لە جێگای منە بنووی، ئەگە هاتن ئەو کاتەنەوە نەزانن کەوا کەس نییە لە جێگەی منە ئاشکرا نەبێ. بەڵام پێی وتە عەلی ئەمانەتە لای من، دوای من ئەگەر ڕۆژۆ بوو بیان دەرێ، ئەوان دێن من بکوژن، بەڵام من ئەمانەتەکەیان دەدەمەوە. سێ سیفەتە جوانەکانی پێغەمبەری خواکە صلی الله علیه وسلم. ئەمڕۆ من و تۆ ناڵێین بەدەست چیەوە؟ بەدەست کەسی خیانەتکار، بەدەستی کەستی پیس، بەدەستی دەستی پیس. ئەمانەت نەماوە ناو خەڵکدا، بۆ وەزعی من و تۆ ئاوای لاتووە. ئەگەر کەسێک خاوەن دەستێکی پاک بێ، ئەمانەتی خستە ژێردەستی، ترست نییە لێی. بەڵام ئەمڕۆ ئەو سیفەتە شیرینەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و لە دوای خۆیشیە تا خەلیفەکان و سەحابەی فێر کردووە و مسلمانان لە ژێردەستیاندا ئەحەسانەوە ئەیانزانی ئەو کاتە مرۆڤایەتی یعنی چی، قەدری مرۆڤایەتی یعنی چی. ئەم ئیسلامە هات بۆی مرۆڤایەتی دابنا، کۆیلایەتی نەمێنێ. خوای پەروەردگارە فەرمێ لە قورئاندا ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل، لبيني خوتان دا مالكان تان مخون بنا حقا. ئەوەی دەستی ئەڕوا
ئەوەی دەستی ناڕوا تەعدای لێ بکە وەک جەهالەت زمانی پێشی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی دەسڕۆ بوو ئەوەی پشتی هەبێت ئەوەی بۆی بچێتە سەر تەعدا بکە لەو چینەی کە هیچی پێ ناکرێ چۆن ئەگەڕێتەوە دنیا لە زمانی پێشی پێغەمبەر شەروا بووە کۆمەڵێ خەڵکە بوون چەوساوەکانیان ئەچەوساندەوە چونکە بێپشت بوون بێکەس بوون کەسیان نەبوو ئەوان کەسدار بوون قووەتیان هەبوو پشتیان هەبوو کەس نایتوانی لەگەڵیاندا ڕوبەڕوویان بێتەوە خوای پەروەردگارە فەرمێیە یا ئەیها الذین ئامنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل ئەمجا بە ئیمانداران ئەڵێ ئەی ئیمانداران ئەی مسلمانان لە بەینی خۆتاندا وریابن لە بەینی خۆتاندا ماڵی یەکتر نەخۆن بە نەحەقە چونکە ئازیزانە خۆشەویستان هەندێک شتێ لەسەر دنیادا هەمومان شەریکین هەمومان ئێستا تۆ بێی دزیە لە من بکەی ئەگەر من گردنت ئازار بکەم ئەمە تەواو حەقی من لەسرت نامێنێ ئەگەر من بێم دزیە لە تۆ بکەم خیانەتێ لە تۆ بکەم شتێ لە تۆ بەرم ئەگە تۆ گردنم ئازاکەی قەینا بەڵام وریابە ئەگە حەقی عام بێ هەموو دنیا ئەبێ مسلمانان هەمووی گردنت ئازاکەن یەڵە خوا لێت ڕازیە بێ چونکە پێغەمبەری خوا فەرمێ المسلمون شركاء في الثلاث يعني هاتووە شركاء في الثلاث لدور رواية دا مسلمانان لسي شت شريكن واتا همو مسلمانان لم سيانه دا هنتا كشخصو يعني چند كسيك نيه بلكو بو همو عامي مسلمانانا اي پیغمبري خوا كامي وانا الماء والكلاء والنار پیغمبري خوا فرمو يكي لوانا او گشتيه هر ولاتك هستا امرو اوي گرده ولا خلق بۆی خەڵک برسیکە بۆی خەڵک چینی بێ ئەوە چاک بزانێ لە دیوانی خوا گەورەترین تاوانی ئەنجام داوە هەر کەسێک زەوی دەغڵ ئەو دڵغانەی کە لە بچووکەوە ئەتا گەورە ئێستا هیچ لەوە نەماوە من و تۆ بڵێم وەڵا زەویە داگیر کراوە مەترێکە ئێستا چەنەها دۆنم داگیر دەکرێ و دەکرێتە شوقە و ڤێلا چەنەها کە لەم ڕۆژانەی من و تۆ دابینی بە هەمووی داگیر دەکرێت بۆ خۆی دەیبا هیچ قانونێ نییە و بگرێتەوە بەڵام لە دیوانی خوادا ئەمە گشتی محاسبەی لەسەرە ئەمڕۆ سبەینێ هەرچی ئەکرێ خوای گەورە دنیایە و مسەخەری کردووی بەڵام لە قیامەتە بەخوا هەمووی لێ سەرێتەوە ئەو زەویانەیە بە بستێکین تۆ نەبێ داگیری کەی لە قیامەتە ئەینەنە کۆڵتاوە بێ بۆ ساحەی مەحشەر ڕایکێشی چەندێ زۆر بێ ڕایکێشی چونکە ئەوەی خۆت نییە ئەوەی مسلمانانە وریابن ئازیزانە خۆشەویستان دنیا هەمومان دەگەڕێینەوە بەخوا هەمومان مەترە کفنەکەی بینەوە وریابن حەقی خەڵک لاتان نەبێ مەڵێ فڵان واکا با من بیکەم نەخێ تۆ قیامەتی خۆت مسۆگەرکە لە چاکەدا ئەو قیامەتی خۆی ناوێ کەیفی خۆیەتی بۆیە ئینسان ئیماندار سێمیان شەوە نار ئاگر مەبەستمان ئاگرەوە نییە کە ئاگر داوا بکەی نەخێر ئەو شتانەی لە ئاگر دروست دەکرێت چی لە ئاگرە ئەوانەی لەژێر زەویدا ئەوانەی کە بە ئاگری پێ دەڵێن ئاگرین ئەوانە هەموو خەڵکی شەریکە لێ هین تاکە شەخصێ نییە این کەسێ نییە دەستی بڕاداگیری کا بۆ خۆی وەکەوانەی کە هەیە کبریتە وەکەوانەیە زیوە لە ناو زەویدا وەکەوانەیە نەوتە وەکەوانەیە کە بێت غازە وەکەوانەی کە دووکەڵی دەچێتە ئاسمانە و ئاگرە و شێوازی ئاگرە ئەوانە هەموو مڵکی حەقی خەڵکە هەمووی تۆ ئەمڕۆ دەیخۆی بۆ خۆت دەیبەی کەس لەگەڵ تا هیچ ناڵێ بەڵام دیوانی خوا هەمووی دەبینێ پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام من كان عنده مظلمة لأخيه من عرضه أو من شيئه هەر کەسێ شتێکی کەسێک بکەوێتە لای زوڵمی لێ بکە ئەستەمی لێ بکە لە دنیادا باپەلە بکە بڕوا بیداتەوە پێغەمبەری خوا فەرمێ قبل اليوم پێش ئەو ڕۆژەی بێ لا دینار ولا درهم پێش ئەو ڕۆژەی بێ دینار و درهم حەقی ناکاتەوە تۆڵەی ناکاتەوە لەو ڕۆژەدا حەسەنات چاکە تۆڵەی دەکاتەوە ئەگە من حەقێکت تۆ حەقێکت لای من بوو ئەو حەقەی تۆ من نەمداوە
لقيامته أو حقيته نپارەی دنیا نا دینار و درهم لە قیامەتە نییە بە ئەندازەی حەقەکەی تۆ لە قیامەتە خوای گەورە چاکە لە من دەسێنێ ئەگە چاکەمش نەبا خوای گەورە ئەو کاتە چێ بێ خراپەکانی تۆ دەداتە کۆڵی مندا بۆی زیاتر خراپەم زۆر بێ خوا پەنامان بدە بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام وإن كان له عمل صالح أخذ منه وإن لم يكن له حسناته أخذ من سيئاته ئەگەر نەبوو لە چاکەدا ئەو کاتە لە خراپەکانی دەبەن نەبێ ئینسانی ماندار وریا بێ ئەمە لای مرۆڤێ بەڵام پێغەمبەری خوا فەرمێ لە حەقی عامدا وإن رجالا يتخوضون في مال الله بغير الحق ئەجا کەسانێکن لە موڵکی عام واتە موڵکی عام دەبەن بۆ خۆیان لە ڕۆژی قیامەتە هیچیان بۆ نییە ئیلا ئەوە نەبێ فەلەهم النار يوم القيامة ئەوانە کە موڵکی عام بۆ خۆیان دەبەن ئەو کاتەمانە ئاگر زیاتر هیچیان بۆ نییە ئەبێ ئینسانی ایماندار و ئینسانی بڕوادار وریا بێ چۆن پێغەمبەری خوا دنیای وەصف کردە بۆمان ئیمانداران ئەفەرمێ إن هذا المال خضرة حلوة من أصابها ئەم دنیایە بە تایبەتی ئەم پارە هەتا بێ ئەژێ بابێ ئێستا من و تۆ عەجایبمان لێدە لەوەیە زۆرجار بڵێن ئەوە بۆ تێر ناخۆن تۆ بڵێ بۆ چۆ دەیبەن نا ئەوە نییە ئەوە تۆ لە ئیمان و اعتقادی خۆت وا دەڵێی تۆ ترسی خوا لە دڵتایە بەڵام ئەگەر یەکێ عاشقی پارە بوو چەندێ پارەی کەم بێژێ با زیا بێ چەندێ زیا بێ ئەڵێ با زیاتر بێ چونکە دنیا بۆیە پێغەمبەری خوا فەرمێ وریای ماڵ بن ماڵی دنیا لە خشتتان نەبا ماڵی دنیا دەستکە و حەزەکەی زیادێ حەزەکەی زیاد ئێوا دەزانی ناڕوا بەڵام نازانی دوای سفر دەبێتەوە هەمووی دەڕوا بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ وریای دنیا بن و وریایشی ماڵی دنیا بن ماڵی دنیا نەتان خەڵەتێنی ئەگەر چونکە ئەگە وریا بووی بوری کەسی پێغەمبەری خوا فەرمێ بەرەکەتی تێ دەکەوێت ئەگەر وا نەبوو ماڵی دنیا نەتوانی لەگەڵیا ئەو بکەیتە ئەسیری خۆت تۆ بوویتە ئەسیری ماڵی دنیا ئەو کاتە و ماڵی دنیایە سەرت لێ تێکەدا و بەرەوەگەی دۆزەخ دەتبا خوا پەنامان بدە ئەبێ ئینسانی ایماندار و بڕوادار وریا بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەفەرێکی نات بۆی زەکات کۆ بکاتەوە هاتەوە ئەم پیاوە یەکێ لە ئەنساریەکان بۆ لای پێغەمبەری خوا زەکاتی هێناوە فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەیان پێداوم زەکاتە ئەمەیانش پێداوم هەدیەیە بۆ خۆمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەی بیست فەرمووی فهل جالسا في بيت أبيه أو بيت أمه كابرا ئەگەر لە ماڵ باوکتا یان لە ماڵ دایکتا دابنیشتای ئەم هەدیە درابێت بە بۆنەی پۆستەکە تۆ نەبوایە ئەمە ئەدراپێت ئەگە بگونجەوە بڵین وتی نەخێت وتی کەواتە ئەوەشین حەقی مسلمانانە نەنکی خۆتە زۆر جار ئەمە هەیە ئازیزانە خۆشەویستان کەسێ شتێکی بەدەست ئەکەوێ ئیتر هەوڵەدا پارە کۆکاتەوە وا دەزانی ئەو پارە کۆکردنەوە لەو مەنسەبەدا هی خۆیەتی لە عام نەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی فەرموو فڵان کەس وریابە والذی نفسی بیەدی سوێن بەو کەسەی کە نفسی محەممەدی بەدەستە صلی الله علیه وسلم هەر کەسێ بێت و لە قیامەتە ئەگەر بێت و هەر شتێکی پێ بێ حەقی خەڵک ئەبێ ئەکەوێتە ئەستۆی وإن كان بعيرة أو بقرة أجا مانجايك به أجا دولا رجنابتان واشتري به بعد ذلك ما نشك بيغمبر فرمي بيغمبر إخوان لقيامة عينات بان شانيوا لناو محساحي محشر دعاوة كوريوا شانيوا همو دنيا دزاني أو حيوانان بيعود زيتي يخويني بنا حقا بيتي أجا باري به ودفتر دولار به لا بانقەکانی دەرەوە دانرابێ خوای گەورە بانقێکی بۆ کاتەوە لەسەر شانی بۆ خۆی لەسەر شانی دایە ناو خەڵکە زانێ کابرایوت پارە نییە ئێستا دزیەتی
ئامە فڵان کەسە حەقی خەڵکیە لای هەمووی دزیەتی. لە دنیادا ئەگەر پەردە پۆشی کا لە قیامەتدا پەردە بۆش نییە تیایدا. بۆیە لە ڕۆژی قیامەتا خوای گەورە هەمووی کەشفەکە و هەمووی ئەوە دەبێت کە مرۆڤەکان هەمووی دەزانن تیایدا. چونکە ئینسانی ئیماندار و بڕوادارە بێوریابێ دنیای خۆی ئەگە شتێکشی دەستکەوت لەو کاتا دەرەکەوێ. پێشینان قسەی جوانیان کردووە، وتیانە کەسێک چۆن تاقیکەینەوە؟ فەرموویانە کەسێک ئەگە هیچی پێ نەبوو، هیچی بەدەست نەبوو، مەڵێ پیاوێکی چاکە. کاتی ئەم مرۆڤە ئەکەوێتە پشتی مێژێکەوە، دەستی ئەگەوێتە شتێک، دەسەڵاتێکی دەست ئەکەوێت تاقیکەرەوە. لەورا تاقیکەرەوە بزان چەندێکە. لەورا ئەگە چاک بوو چاک دەبێت، لەورا خراپ بوو ئەم ئینسانە زۆر خراپە، بەقەڵ نایە. ئازیزانە خۆشەویستان، زۆر جار ئەبێ ئینسانی ئیماندار و یابین تەواوی دەکەی بەم دوو قسەیە دوو خەلیفەیە. ئەبوو جەعفەری مەنسوور ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ هەموویان کابرایە کاتێ پۆستێکی وەرگرت بووە سەرگەورەی موسڵمانان. پیاوە کات بۆ لای وتی نەسیحەتم کە کات پیرۆزبایی لێ بکە، چۆنی نەکانی ئەمە ئێستا پۆستی وەرەگرێ هەمومان دەڕۆین دەسەکەینە سەر سێم. گەورم بەخوا تۆ چاکی، ئەگە خراپش کا ئێمەڵێن چاکی بەخوا. خەڵک زۆر باش دەکا، هەرچی بکە قەت ناڵێن خراپت کرد، هەرەڵێن چاکت کرد، هەڵێن باشت کرد. بۆیە زۆر جار ئێمە گلەی لە خۆمان بکەین ئازیزانە خۆشەویستان. قەت ئەگە قسەی حەقەین هەزار کەسمان بە تەلەفۆنەی گەێنێتە شوێنێ، فڵان وای وت، 1001 قسەی بۆ وەبەسین، 1001 کێشەی بۆ دروستەکەین. ئەمە چییە؟ مرۆڤە قسەیەکی کردووە. ئەم قسە بە دڵی تۆ نییە، ئەم قسە بە دڵی گەورەکەی تۆ نییە، ئەم قسە بە دڵی حیزبەکەی تۆ نییە، ئەم قسە بە دڵی نازانم چی تۆ نییە. نا مسڵمانەکان ئێمە ئیمانداری سێم پیا و چاکێرەکە کاتێ شتێگرنە دەست ئەڵێ نەسیحەتم کە فڵان چی بکەم؟ فەرمووی نەسیحەت کەم ئەوەی بینیومە یان بیستومە. دوو شتە، ئایا بینیمە بە چاوی خۆم بۆ بگێڕمەوە یان بیستومە؟ فەرمووی ئەوەی بینیوتە بە چاوی خۆت، بیستن نەمگەڕێک. وتی دەی باشە باش گوێ بگرە، دوو کەسم بینیە پێشی تۆم پۆستەی وەرگردووە وریابە، هەرگیت بۆ دەگەڕێمەوە یەکیان لە چاکەی لە خراپە. وتی یەکەمیان ئەوەی هاشمی بن عەبدولمەلیکی مەڕوان. وتی ئەم پیاوە کاتێک کەوتە سەرە مەرگ، ئەم پیاوە کاتێک کەوتە سەرە مەرگ 11 کوڕی هەبوو. وتیان گەورم با لە بەیتولمال بڕێ پارە دانین بۆ منداڵەکانت. هەرچۆن بوو قەناعەتیان پێی کرد، 11 ملیۆنیان دانا. 11 ملیۆن بۆ 11 کوڕا کوڕی ملیۆنێکی کەوت. وتی ئەمە یەکێکیان. وتی یەکێکی تریان عومەری کوڕی عەبدولعەزیز ئەڵێ کاتی ئەم پیاوە بەڕێزە لە سەرە مەرگا بوو. وتیان ئەی ئیمامی عومەر، منداڵەکانت کەسوکارەکەت ئەمر دەباشتی هەڵگرین بۆ کەسوکار و مناڵەکانت. ئیمامی عومەر وتی ئەوەشم هەیە بیخەنە سەر حەسابی وڵات بۆ موسڵمانان سەرفیکەن. ئەوەی کە ماوە 18 دیناری بوو ئیمامی عومەر، 5 داوە کفنەکەی، 4 داوە شوێنی قەبرەکەی، 9 ماوە، 9 درهەمی دابەش کرد لە نێوانی 11 کوڕدا. ئەڵێ بەڵام ئەم فەرقەم بۆ گێڕاوە بۆ جەنابتان. ئەڵێ مناڵەکانی عومەرم بینی، ئەمەی گێڕێتەوەم پیاوە. ئەڵێ لە دواییدا ئەمەنە دەوڵەمەند بوون، هەر غەزایە بۆ موسڵمانان بوایە 140 حیوانی چاکیان ئامادە کرد، یان بڵین با بڵین 140 باشترین سەیاریان ئامادە کرد بۆ موسڵمانان. ئەمەنە دەوڵەمەند بوون چونکە باوکی ڕاستی کرد لەگەڵ خوایە. ئەی مناڵەکانی هاشمی بن عەبدولمەلیکی مەڕوان چی لێهات؟ ئەڵێ بینیم بە چاوی خۆم لە کۆتایی ژیانیان مناڵەکانیان هەموویان سواڵیان دەکرد. تەماشاکە ئازیزانە خۆشەویستان، ئەمە فەرقە. خی گەورە ڕەحم بە مولایەتمان بکە، عاقیبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە. یا ڕەبی خوای ڕەحم بە مولایەتمان بکەی، ژیانمان خۆش کەی. یا ڕەبی خوای